پەنابەرانی بێپەنا دۆستان ڕێکخراوەکانی داکۆکیکاری مافی مرۆڤ لایەنەکانی پەیوەندیدار بەداخ و کەسەرێکی زۆرەوە لە ڕێکەوتی 18/5/2021 لە بەردەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر لە پێناو ژیانێکی بەشکۆ و داکۆکیکردن لە ویستە مرۆیەکانی پەنابەران کاک بێزادی مەحموودی تووشی کارەساتێکی ناخەژێن بوو پاش چەند ڕۆژ ململانێ مەخابن لە ڕێکەوتی 23/5 بۆ هەمیشە ماڵاوایی لێکردین ئەو خەمی چەندین ساڵەی پەنابەرانی هەڵگرت و بە گڕی هاواریەوە هاواری بۆ مرۆڤایەتی و مرۆڤبوون و پاراستنی شکۆ و کەرامەت کرد پەیامێکی ڕوونی هەبوو ئەویش ژان نابێت بە ژیان بێمافکردن هەڵاواردن پەراوێز خستنی هەزاران بێهزاد لایەنەکانی پەیوەندیدار و لە سەروی هەمان ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بەرپرسیارن کە خۆی بە داکۆکیکار و بەرگریکاری پەنابەران و پەناخوازان دەزانێت ئەم کارەساتە دڵتەزێنا لێدانێکی جەرگبڕ بوو لە پەیکەری کۆمەلگای بەشەری و ڕێکخراوە داکۆکیکاری مافی مرۆڤ و پارێزەرانی شکۆی ئینسانی ماوەی 5 ساڵە لێرە ئەژیم و سەفەرێکیشم کرد بەرەو تورکیا کە بە قاچاق بڕم بۆ ئەوروپا بەداخەوە لێنە گردمانیان 1 مانگ و 20 ڕۆژی لە سجن نبوون لەگەڵ مێردەکە ماوەختێکیش دەوڵەتی تورکیا ئێمە کرد کردیانە جووە وتیان کە ئێوە چۆن یوئێنین بە هیچ عنوان ناتوانن بە ڕێگەی قاچاقا بڕۆن ئێمەیان دیپۆرتی وڵاتی ئێرە کردەوە پەنابەری ڕۆژهەڵاتین و سیاسیشین و ناتوانین بە هیچ عنوان بگەڕینەوە بەرەو ئێران و لێرەش تحت نەزەری یوئێنین یوئێن هەروەکە ئاگادارن دفاع لە مافی پەنابەرانەکە بەداخەوە کەم و کۆڕیایەکی پێش هاوردووە و خەریکە جیاوازی داانێ بە هندێک تالۆقی گیرگێت و بە هندێکیش تالۆق ناگیرگێ ئەو کۆمەک و داخوازیەکان ئەوەسە متەسفانە ئەم چەند ڕۆژیشە کە بێهزاد مەحموود بەداخەوە بەهۆی ئەوە کە مشکلی کاری هەبوو مشکلی ژیانی هەبوو بەجێگەی ئەوە بێن لێ کۆمەکی بکەن بەفریایکەون بەداخەوە بە جۆرێکی تر دەست بە سەریان کردو ئەویش متەسفانە ئەوە کە ئیتر گیانی هاتوو بێرەیە ئەوەیە کە لێریشە مشکلەکە ئەوەیە بە کەسانی کە مجەڕەدن ماڵ نادەن و ئەوانی کە مجەڕەدن لە مەحەلی کاریشە بەڕاستی تحت فشارن چە کچ و چە کوڕ ئەوە نەبێ فقط بڵێم فقط کوڕەکانە حتا کچەکانیش لە فشارن پەرلەمانتاران تەنهاوە ئەوەیە کە دڵنکانی ئەمانە گەیەنێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بتوانین جهد بکەین بە تەواوەتی تا بتوانین پرۆژە یاسایەک بێتە ناو پەرلەمانی عێراق ئەم پرۆژە یاسایە بێتە یاسا و یاسایەکمان هەبێ بۆ پەناهندەکان هەتا وەکوتم ڕێز لە پەناهندە بگرێت تا پەناهندە بتوانێت لە هەر وڵاتێکا بێ بە ئاسایە مازانین لە خارجی ئەم وڵاتە عێراق بڕۆ بزانە پەناهندە چۆنەژی یعنی وەکو هاوڵاتێکی ئاسایی دوای چەند ساڵ 30 ساڵ لێرە بیتۆ تا ئێستا ناسنامەیەکردنەوەی پێوترێت چی چونکە ئەمە سەر بە حکوومەتی فیدراڵە ئێمازانین هەتا ئێستا گرنگی بەم بابەتەیە نەیاوە و ئێمە تەمان ناکەین و ئەم جارە بە داوایەکی تری ڕسمی داوایان بۆکەین جگە لە ئەم داوایەکی زۆر بکەن لە UN چونکە ئەوان دەوریان هەیە ئێمازانین UN-ەکان دەوری تەواوەتیان هەیە لە هەموو وڵاتانە بۆ پاراستنی پەنابەران ئەبێ ئەوان جوهدیانە بێت تا تەسیرکەنە سەر حکوومەت نەک وەکو حیزبێک وەکوی کە بەرنامەی خۆی بیرچۆتەوە سەرەتا بەخێراتتانەکەم دادەگیان یاخوا هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا وەڵڵاهی مەناعەتی ئێمە کە جوابمان ناداتەوە بەڕاستی متەسفانە کە جوابمان ناداتەوە ئەگەر هەمووشمان لەگرا خۆمان بسووتێنین خۆشمان بکوژین جوابمان نادەنەوە ئێمە بازرگانیمان پێوەکرێ بە هەموو شێوەیە لەگەڵ ڕێز و حورمەتمان بۆ UN ئێمە داواکاریمان لە UN ئەگەر UN فریامان نەکەوێ بەڕاستی لە وڵاتە فەوتابین تێگەی خوشکە جوانەکەم بەڕاستی ئەم وڵاتە خۆی خەڵەکەی خۆتەزانی هە لە ناو ناڕەحەتێکی زۆرە بێ ئیشیە حاڵی بووی ئیسە ئێمە هاتوون دەبین بە بارگرانی بەسەر ئەم وڵاتەوە ئێمە داواکاریەکەمان ئەوەیە کە لەم وڵاتە بڕێن بۆ وڵاتی سێوەم کە ناخەن ئەم وڵاتە تۆزێ بەحەسێتەوە بەدەست ئێمەوە